بەجارێژیم سەردانە خانمەکێتکەین کو دووبارێ مافێ مرۆڤاندا خەباتێ دکە چەندین ساڵەژی ئەزمونەخوا دووبارێ ڕێخستنن ناونەتەوی و هەروەها نافخۆی یە نەحکومیدا بدەست خستیە ئەم بەحسا دکتۆر بەسمەتکن کو ڕۆژە ئیرۆ کۆمیسیۆنا بلندە مافێ مرۆڤانیا عراقی بەغدایە خەباتێ دکەش بلیوێکی ژیاناوێنە چاوا دەست پێکرێت کو دەرێ مەزم بووە ئەمێ بشۆپینن خەلەکەکە نوژێ پرۆگرامە خانومانم ددنە دەست پێکردن سلااو و ڕێزێن من گولستان محەممەد ئەمین قبول بکەن. وەکتمیە حەز دکن بێ چیرۆکێن زارۆکتیە پرۆگرامەخوا بنە دەست پێکردن هەروەکە ئاماژە پێداییت گەل مامۆستا بەسمە حەبیب ئەمە ئیرۆ پرۆگرامێکی بنە دەست پێکردن گەلێکی خۆشم دیتناتە گەلێک مەمنون زۆر سپاس مەمنون ئەس باوت کەم باش کوڕوانجی فێمتکێ بادی فێمتکێن گەلێک خۆشم جەمانە ژمر بتێکی بەحسا خۆ بکە ئەزانم تبخوا خەلکە خانەقینێ لێ چیرۆکەکەتەی باڵکەش و خۆش هەیە بەڵێ زۆر سپاسانەکەم بۆ بانگەشەکردن بۆ ئەم بەرنامەیە من لە شاری خانەقین لەدایک بووم لە ساڵی 1970 دوای ئەوە خۆتان ئەزانن حملەی تعریب و تەبعیس و ماوەیە بەداخەوەی مێکێک بوون لەو خێزانە سەرەتایەکان کە ڕوبەڕوومان بووە تقریبا لە تەمەنی 4 ساڵ و نیوی 5 ساڵ تەرحیل کراین بۆ دووهۆک لەبەرەوە زۆربەی ئەتوانم بڵێم کۆناغەکانی ژیانم لە شاری دۆک خۆشەویستەوە کردووە لە سەرەتایی و دوای ئەوە دواناوەندی تەنانەت زانکۆش کە زانکۆی مستەنسڕی لە بەغامتەوە کرد ئێمە هەر لە دووهۆک بووین دوایش کە تەخەڕوجیشم کرد تقریبا ساڵ و نیوێک لە ئەعدادیی دووهۆک وەکو مامۆستای ئەعدادیە دەرسم تۆتەوە زمانی عەرەبیم تەواو کردووە ماستەر و دکتۆراشم هەر لە زمانی عەرەبی تەواو کردووە بەنسبەت خۆمەوە تقریبا لە 2003ەوە کاری ڕێکخراویم دەست پێ کردووە تەرکیزم زیاتر لەسەر ڕێکخراوی ژنان بووە بیدایەت بەڕێوەبەری پرۆژە بووم دوای وردە وردە زیاتر چوومە عمقی کارەکەەوە بووم بە بەڕێوەبەری ڕێکخراو لە ڕێکخراوی ناوەندی بەهێزکردنی توانای ژنان ئیشم کرد هەر لێ دهۆکێ؟ نەخێ لە سلەیمانی ئێمە لە 95 ئیتر گەڕاینەوە بۆ سلەیمانی هاتینە سلەیمانی لە سلەیمانی ئەو وەختە ئیتر لەبەرەوەی ئەوائل بووم لە جامیعە یعنی دەرەجەکانم بەرز بوو ئیتر کە هاتمەوە لەبەر وەزعی ئەو وەختەی لای ئێمە ڕاپەڕین بوو هات و چۆ ئەوانە قورس بوو نەمتوانی خوێندنی ماستەر و دکتۆرا لە بەغاتەوە بکەم گەڕامەوە بۆ دووەک لە دووەک وەکوتم ساڵ و نیوەک مامۆستا ئەعدادیە بووم دوای ئەوە هاتیم بۆ سلەیمانی لە سلەیمانی تەقدیمی زانکۆی سلەیمانی کرد تەقدیمی جامعەی دووەکم کرد ماوەیەک لەوێ بووم دوای نەقلم کرد بۆ جامعەی سلەیمانی من لەوانەیە یەکەمین بم معید بم لە جامعەی دووەک بەڵام بەداخەوە نەمتوانی داوام بکەم چونکە یەکسەر بە ماڵەوە هاتیم بۆ سلەیمانی لە سلەیمانی لە جامعەی سلەیمانی ماوەیەک زۆر هین بووم معید بووم لە زانکۆ دەرسم بە بەشەکانی کە ئەوتەوە مادەیەکە بۆ پیانەوت عەرەبیە عامە و دەرسم ئەوتەوە دوای ئەوە کە زەواجم کرد سەفەری کەنەدامان کرد یعنی هاوسەرەکەم لە کەنەدا بوو ئیتر تقریبا 6-7 ساڵ لەوێ بووین کە گەڕامەوە هەر دیسانەوە لە جامعەی سلەیمانی مامەوە و ماستەر و دکتۆراکەم هەر لە کوردستان تەواو لە دهۆکێ ئەم بەگەر لە دهۆکێ بچێکی چ بیرەوەریان خۆش تێنە بیراتە تە ناومانەدا هون سۆرانی داخبن لێون دەردکەوێن هون بنە دهۆکی کەسی هەست پێت کرد و نەخەلکێ دهۆکێنە بەتەکیدی یعنی ئێمە یەکێک لە هینەکان یعنی من هەموو جاری باسی یەکەم ئەڵم تا چەند ساڵێک لەمەوە پێش کە باسی تەرحیلکردنمان ئەکرا لە خانەقین من ئەگریام یعنی نەمەتوانێت تا چەند ساڵی لەمەوە پێشش کە باسمە کرد یعنی نفسیاً تأثیری لێ کردم یعنی لە قورئانیش نووسراوە ئەخراج من الدیار کە تۆ لە ماڵەکەت دەرتکان شعورێکی زۆر زۆر ناخۆشە یعنی تا ئێستا منزەری دایکم باوکم هەرچەند ئێمە زۆر بە شانس بووین کە چوون بۆ دووەک شارێکی کورد بوو بەڵام دووەک خۆی شارێکی تازە بوو ئەو وەختەی ئێمە ڕۆشت بووین یعنی نهایەتی شەستەکان بۆ بە محافەزە یعنی ئێمە بیدایەتی هەفتاکان لەوێ بووین یعنی شارێکی بچوو بوو بە کولتورێکی تازە بوو لەهجەیەکی تازە بوو بۆ ئێمە ئاسان نەبوو بیدایەت بەڵام وردە یعنی بڕوا دەبێ زۆر مەسائل هەیە یعنی من هەموو جارێ باسی ئەەکەم هەندێ مەسائلی زۆر جوان هەبوو لە دووهۆک کە هەتاکو ئێستا ڕنگدانەوەیەوەتەوە کودایکێک نەک من یعنی براکانم عائیلەکەم ڕنگدانەوەیەوەتەوە لەسەر
تەنانەت پەروەردەکردنی خێزانیانی دێ مەسائلی عشایری جوان هەبوو لە دۆهۆکن دێ مەسائلی هەڵس و کەوت و تەعاملکردن و جا دەرەوسێتی جوان هەبوو ینی دێ زۆر شتی جوان هەبوو کە زۆر تەئسیر لە کەسایەتی کردین وای کردین ئێستا ئێمە ئەتوانم بڵێم کەسانێکی ڕەنگاوڕەنگ بین یعنی مەسائلی خانەقین وەکو گەرمیان وەکو لەهجە وەکو باکگراوند وەکو خزم و عائیلە دوای ئەوە لە دۆهۆکە لەوێ گەورە بووم کولتورێکی تازە لەهجەیەکی تازە تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکێکی تازە خەڵکانێکی زۆری جوانمان ناسی کە تاکو ئێستا ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵیان دوای ئەو ساڵ نوێ کە لە عدادی دۆهۆ بووم بەڕاستی ئەزمونێکی زۆر خۆش بوو مامۆستا بووم ئەنجا تەمەنیشم مناڵ بووم کە تەخەرجم کرد لە زانکۆ 21 ساڵ بووم ئیتر تەمەنم زۆر نزیک بوو عدادی دۆکش دادی خۆم بوو خۆم لەوێ تەخەرجم کردبوو یعنی بووم بە مامۆستا لەو شوێنەی کە خۆم تەڵەبەیتیا بوو یعنی بەڕاستی ئەزمونێکی زۆر خۆش بوو خەڵکانێکی ئەتوانم بڵێم زۆر ڕێک و پێک باش کولتورێکی جوان دوێنێ لە کۆبوونەوەی دایکان مامۆستاکەی کچەکەم بە منی وتی منیش مناڵم هەیە ئەمە بزانم تۆ چۆن ئەم کچەت بەخێو کردووە وتی بەڕاستی نمونەیە وتی یعنی باسی لایەنی علمی ناکەم وتی باسی لایەنی پرسناڵەتیەکەم وتی ئینسانێکی زۆر لیدەرە بە شەخسیەتە بەتوانایە طلبە و مامۆستاکان خۆشیانەوێ بە ئەدەبە بە ڕێزە وتی ئەمە چۆن بەخێوت وتم وەڵا ڕێز و خۆشەویستی وتم مناڵ ئەو دوو شتەی بەرێ ئیتر خەمی هیچی کەت نەبێ ئەبێتە مرۆڤێکی باش ئیتر وەکو وتم یعنی لای من گرنگ نیە بەداخەوە لای ئێمە دایک و باوک تەرکیزیان زیاتر لەسەر شەهادەیە دەرەجە بێنێ من یەکەم ڕۆژ بە مناڵەکانم وتوتم من ئەمەوێ مهم نییە چی ئیشێکت هەیە مهم نییە چی شەهادەیەگەێنی ئەوەک لە لای من گرنگە ئینسانێکی باش بی مرۆڤێکی باش بی خەڵکەکە خۆشیان بوێ خزمەتی خەڵکەکە بکەیت کە خەڵک بیان بیتبینن پێ بکەنن دڵیان خۆش بێ ینی لەما ئەس باوەرزکەم علی مرۆڤایەتی جەمتە بسەر کرد تەویک و تە دکتۆرا بوارە زمانی عەرەبی دەژی بدەست خستیان لێنەها دەستەیە بلندا مافێ مرۆڤاندەی لە بەغدایە تەبیوەیەکێژی تە ڕێکخراوە کێ لێ دەرێم تخوازم سەردان بکەن زەدەتر بچنە وی بواری حتاکو ئەمزان بن مافێ مرۆڤان چییە دەست پێکێ و گەلو مافێ مرۆڤان لە عێراقێ هەیە و چاوەبریا دەستورم دکارم دەست بخن و گەلێک بژارن دەژینە تەرە بنە بەحەزکردن کەرم کەنم بچن بەرێ خۆ بدنا ئۆفیسە ڕێکخراوەک و تایبەت دکتۆر بەسمە دانیە و پاشیژیمە بەحسا ڕۆڵاوێنە و کارەوێ نابکەن دەبوارێ مافێ مرۆڤاندا. منهاژێژە ئەکادمیای سەرکردایەتی بۆ ئافرەت لە عێراقێک و دکتۆر بەسمە بخوا ئەکادمیە دامەزراندیە پشتی چەندین ساڵ ژە ئەزمونایە دەبوارێ ڕێکخراوێن ناحکومیدە هەروەها مرۆڤیدە بچێکی ژێناژی ژبینەران ڕە نزیکتر بدێ بە حەزکردن بەتەکیدی طبعا من وەکوتم ینی هیندێ مەسائلەیەکە کەسایەتی دروست ئەکا کە دانیشتبووم گفتوگۆشمان کرد باسم کرد مەسلەی ئەو هەموو لە چەند شارێک ژیاوم و تێکەڵاوی زمان و باکگراوندی جیاواز ئەمانە زۆر تەئسیر بڵێن کەسایەتی ئینسان دەوڵەمەندەکە بەڵام من گۆڕانکاری حەقیقی لە ژیانی خۆم بەڕاستی وەکو ژینێک کە دەستم کرد بە کاری ڕێکخراوێت تقریبا دوای 2003 دەستم پێکرد کە لێرە لە هەرێمی کوردستان کاری ڕێکخراوەی ئەو وەختە دەستی کرد و ئەنگەشەیە کرد بە تایبەتی دوای ڕوخاننی ڕژیمی بەعس لە بەغا گرنگێکی زۆر درا بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەو وەختە من دەستم کرد بە کاری ڕێکخراوی بدایەت لە ڕێکخراوی ناوەندی بەهێزکردنی توانای ژنان وەکو بەڕێوەبەری پرۆژە بووم بەڵام دوای ماوەیەکی کەم بووم بە بەڕێوەبەر سێرم کرد کارێکی بەڕاستی ئەو شتانەی کە تۆ لە زانکۆوەری ئەگری زۆر جیاوازە یعنی شێوازەکەی جیاوازە ئەبی بە مرۆڤێکی کا یعنی ئەو شتانەی کە بە ژیانە بە قورسی وەریەگری کە لە کاری ڕێکخراوی ئەیکەی زۆر جیاوازە هەستەکەی قەزیەت هەیە پرست هەیە تۆ بەرپرسی هەستەکەی ئەتوانی گۆڕانکاری دروست بکەی لە کۆمەڵگە ئەمانە هەمووی بەڕاستی زۆر تەئسیر لە کەسایەتی منی کرد ئیتر دوای ئەوە بەهۆی تا تقریبا 2010 لە ڕێکخراوی ناوەندی بەهێزکردنی توانای ژنان دوایی بەهۆی سەرقاڵبوونم بە خوێندنی دکتۆرا هەندێ مەسائلەی خێزانیشم هەبوو نەمتوانی بەردەوام بووم لە ساڵی 2017 ئەم ڕێکخراوەم دامەزراند بەڵێ خۆم بەڕێوبەری ئەم ڕێکخراوەم بە ناوی
ئەکادمی سەرکردایەتی بۆ ژنان بەڕاستی ئەم ئەکادمی بۆم دەرکەوت یعنی زیاتر ئەو سەرکردە ژنانە کە ئێمە وەکو کورد بەڕاستی دەوڵەمەنی سەرکردەی باشمان هەیە بەڵام سەرکردەکانمان هەستەکەم زیاتر هیچ جیلێکی کەن یعنی وای لێ هاتووە دەموچاوەکان خەریکە دووبارە ئەبنەوە ینی بەش بە حاڵی خۆم ئێستاوام لێ هاتووە زۆر کەناڵی تەلەڤیزیۆنی تەلەفۆنەکەم ناچمەڵم خەڵکی کە با بچن کەسانێکی کە ئەم جیلە تازەی زۆر بەتوانان خەڵکانێکن بەڕاستی ئەم جیلە هەرچەند خەڵکەکە سومعیان بە باشی نەڕۆشتووە بە تایبەتی جیلەکانی ئێمە بە باشی باسییانەکەم بەڵام من ئەڵێم نەخێوان نییە جیلێکی زۆر هەست بە بەپرسیاسی ئەەکەن بەڵێ بە تەکیدی لەو بەهۆی زانکۆ یعنی من ئەو ماوەی تقریبا 16 ساڵ زیاتر لە زانکۆ ئەزمونم هەیە وەکو مامۆستای زانکۆ وەکو ماوەیەکی زۆر معیدیش بووم لە زانکۆ زۆر نزیک بووم لە تەڵەبانی هەستم کرد ئەم تەڵەبانەی کە بەم شێوازە باسییانەکەم بەم شێوازە نیە بەڵکو کەسایەتێکی زۆر بەهێزیان هەیە خەڵکانێکن زۆربیان دوو ئیش و سێ ئیژەکەن لە کاتی ئێمە ئەمانە نەبوو کاتی ئێمە تەعین تەخەرڕج دەکردووە ئەوە بە چەند هەفتەیەک تەعین نەبووی ئێستا فەقیرە ئەبێ بە دوای ئیشا بگەڕێنە بێ سیڤی حازرکەن یعنی کۆمەڵێک نۆلج و کۆمەڵێک تحدياتیان هەیە کە لە زمانی ئێمە نەبووە بەعکسەوە من هەستەکەم زۆر جیلێکی بەهێز ئاسانتر بوو بۆ ئەکید زۆر مەسائل بۆ ئێمە ئاسانتر بوو دوایی ئەم جیلە لەگەڵ ئەوەشا کە زۆر لە ناحیەی معلومات زمان ئەزانن ناحیەی تەکنەلۆجی لە جیلی ئێمە باشترن بەڵام لەگەڵ ئەوەشە بەداخەوە زۆر بە کەمی سیر ئەکرێ یعنی ئێستا بڕۆ بۆ زۆربەی شوێنەکان کاری بەردەستیان پێکەن تەنانەت بەداخەوە لە حزبە سیاسیەکانیش یعنی وای لێ هاتووە کە گەنجەکان وەکو بەردەستن ئەو چانسیان نەدراوەتێ کە بێنە پێشەوە ئەزباتی خۆیان بکەن ڕای زۆر جوانیان هەیە حەزیان لە کاری ڤاولنتیر و کاری خۆبەخشی و زۆر حەزیان لە خزمەتکردنەوە لەبەرەوە من بەڕاستی بیرم لەوە کردەوە کە ئەم جیلە ئێمە کار بۆ ئەوە بکەین کە بەهێزیان کەین لەلایەنی سەرکردایەتیەوە ئەو نۆلجیان بینێ دوای خۆی ئیتر ئەگەر ئەوەی تیا بوو چکە خۆ دەزانی سەرکردایەتی کارزمش دەورێکی زۆری تیابینێ ئەگەر خۆی ئەو صفاتی قیادی تیا بۆ ئەوی تر خۆی ئێمە وەک لە سەرمانە کردومانە باقیەکە لەسەر خۆی ئەمین ئێمە تقریبا ئەمە چوارم ساڵە کۆمەڵێک دەورات دەکەینەوە دەورات لەسەر سەرکردایەتی لەسەر چۆنێتی قسەکردن لەگەڵ میدیە و چۆنێتی ئەسوکەوتکردن لەسەر مەسائلی پلانی استراتیجی مەسائلی ئەدڤۆکەسی داکۆکیکردن یعنی ئێستا ئێمە حالیان چەند ڕۆژی لەمە پێش کۆبوونەوەم هەبوو مەجموعەیەکمان هەڵبژاردووە لەو کچانێک کە لەلای ئێمە وەرکشۆپیان وەرگرتووە خۆیان ئیدارەی حەملەیەکی داکۆکیکردن بکەن مەوزوعێک هەڵبژێرن و کاری لەسەر بکەن بچن سەردانی حزبەکان بکەن سەردانی سەرکردایەتیەکان بکەن سەردانی پەرلەمان بکەن بۆ ئەوەی وردە وردە ڕابێن لەسەر ئەم شوێنانە ینی خەڵک بناسن ئێمە تەنها وەکو ڕێکخراوە ئەوە چکە مەرحەلەی دووەمانە سەرپەرشتیانەکەین لە دوورەوە ئەگەر پێویستیان بە ئێمە بێ ئێمە تاکید ڕێنماییان پێشکەش بێجێت بەحسەوەیەکی کرد و لە سەرانسەری عێراقی هون چالاکیان لەداردەخێن بەڵێ لە بەڕاکرا جهێکی نفسی پرۆگرامایە بەڵێ هەمان پرۆگرام بەس ئەم ساڵ نەبێ بەهۆی کۆڕۆنەوە تەنها لە شاری سلەیمانی کرا لە حلەش کردومانە بابل محافەزەی بابل و لە بەغاش هەمان پرۆژە لێرە کراوە لەوێش بە هەمان شێواز جێبەجێ کراوە لە دەستای بڵند یا مافی مرۆڤان لە عێراقدا ئەندامی ئەگەر وەختێتە بسەر بەچوو ئیدی ئەکێتە لێ دەرەبداوی هات تێڤەگەری ڕاستەوخۆ هەموو وەختی خۆ بدێ vê ئەکادیمیای یانژی تخوازێ vەگە ڕێزانینگە هەیە وانەیان بدێ وەڵڵاهی ئەمە بڵێم جاری هێشتا زۆر بەهینی چکە من حەزەکەم ئەو هەنگاوانەی کە هەمە ئەو لەحزەی بیری لێ بکەمەوە بەڵام بە تەکیدی من بۆ ئەم ڕێکخراوە ئەمە یەکێکە لەو شوێنانەی کە بە تەکیدی بەردەوام ئەبم لێرە چکەوە کووتم ینی من ئەوەی کە هەمە ئێستا ئەو بەسمەی کە ئێستا هەستەکەم لە سەدا پەنجای بەهۆی کاری ڕێکخراوی و دروست بووە ئەم کەسایەتیە ئەم توانایە ئەو شتانەی کە هەمە هەستەکەم ئەگەڕێتەوە بۆ باگراوندی ڕێکخراوەکەم کە هەبووە لەبەرەوەی بە تەکیدی لێرە بەردەوام ببم بە نسبەت زانکۆشەوە بە تەکیدی ینی من هەر توێژینەوەم بەردەوامە بێت چکە ناتوانم ئێستا تەنانەت لە کۆمیسیۆنیش هەرچەند من تەخەسوسم زمانی عەرەبیە بەڵام سێ توێژینەوەم کردو لەسەر ئەو مەلەفەی کە خۆم ئیشی لەسەرەکەم لەسەر مناهضة الفكر المتطرف والسلوك العنيف بەڕەنگاربوونەوەی توندوتیشی و توندڕەوی یعنی ئەو مەلەفە خۆم استحداثم کردووە کاری توێژینەوە بۆ من شتێکی متعەیە پێم خۆشە کاری لەسەر بکەم ئەس حەزم زێدەترم بچن ناو کەیسا مافی مرۆڤان
لا عراقي بچن جهكي فكري اجبكو كازبارتكم كيسا ما في مروفان دبكو جهكي فكري با مروف بهنا فرا لسر باخبي او جي جهكي بلندا هي كدنافا باجار سليمانيه دا كومن هبه سلام ما هندي من باجار سليمانيه جوي جهه بلند وديتن قالك خوش بود الجير بمانا ليه مخابن جبر بشكي روشا كشو هواي سقايه باب ومن هالسكريت صار به باران به دلجير بو عم بين بحثها مثلا ما في مروفا بكن وكيس ما في مروفا العراقي بقشتي وكم زانن بشتيرو خانه رجما بعض دستور كينون هذا بيساندن لغور في دستوري جي هن مادين يا سي هنا كما في مروفا العراقي باريس تتشاوا بيكي شروفتكي بالي بيش اوي باسي او بكم حزم كرزوري بسريعي باسي هر كوميسيوني باڵای مافی مرۆڤ بکەم من ساڵی 2007 ئەعلانی ئەم پۆستە کرا منیش پێشکەشم کرد مامۆستای زانکۆ بووم ئەو وەختە پێشکەشم کرد یعنی وەکو ئەم خەڵکە تقریبا وابزانم سەرود 2000 کەس لە سەرتاسەری عێراق بۆ ئەم پۆستیان تەقدیمیان کردبوو ئەنجا هینیشە یعنی کۆمەڵێک شەرت و شروتی هەیە لوژنەی خوبەرایان دانابوو لە پەرلەمانی عێراقی بڵێن ئێتە منیش وەکو ئەم خەڵکە تەقدیم کرد و سیڤیم نارد و کۆمەڵێک چالاکی و شتیان داوا کرد ناردمان و ئەوانە ئەوەی جێگەی خۆشحاڵی بوو کە ناوەکان ئەلان کرا بەڕاستی من تەوەقعم نەکرد وەرگیرێم چونکە ژمارەی خەڵکەکە زۆر بوون و لەسەر ئاستی عێراق 15 کەسیان ئەوێ یعنی 12 ئەسیلن 3 کەسیان احتیاطن ئێتر کە ناوەکان ئەلان کرا بە ماسنجەر هەندێ هاوڕێی و برادەری خۆم بۆیان ناردم زۆر بەلام و سێر بوو تەبعا لە خوارەوە ناوەکانم خۆیندەوە سێرم کرد یەکەم ناو منم کە ئەمە زۆر بەڕاستی یعنی وەکو ژنێک و دوایی کوردیش وەکو کوردێک زۆرم پێ خۆش بوو کە یەکەم ناوی منە دوایی تەبعا کۆمەڵێک پرۆسەی کە هەبوو مقابلاتی کە هەبوو بەڵام وەکو یەکەم مەرحەلە لە ناو ئەو هەموو خەڵکە وەجبەیەکی کە ناو هەڵبژێرا کە من یەکەمیان بەرزترین دەرەجەم هێنا بوو زۆر بۆ ینی زۆر پێم خۆش بوو کە یەکەم ناو بووم دوایەوە تەقدیممان کرد وەرگیراین وەکوتم لەسەر ئاسی عێراق 15 ئەندامین سێنزەمان ئەسیلن سیان احتیاطن ئەم کۆمیسیۆنە مراعاتی مەسائلی مکەوناتی کردو ینی کوردی تایە عەرەبی تایە مەسیحی تورکمانی ئەن تێکەڵە بۆ ئەوەی هەموو مکەوناتی عێراق دەستوری دوێژن چه فەرق و جوداهەیەک دەنابەرە هەر کەسێکی دەنینە کو نیشتەجێ ئەن کو ڕۆنشتوانێ وڵاتی عراقی بێ بەڵێ ئەوەیەکێژی هەمووکان بخەبەدیرە کو دوێ بالضبط لەسەر ئەساسی مەبادئی پاریس دانراوە کە مەبادئی پاریس ئەسڵان مراعاتی مکەوناتی ئەو وڵاتە ئەکا بێ و خەڵکە هەموو خەڵکەکە بگرێتەوە ئەوانەی کە خەڵکی ئەو وڵاتن بەنسبەت خۆمەوە بیدایەتە تا تقریبا ساڵ و نوێک مەسئولی مەلەفی ژن بووم لەبەرەوەی تەخەسومەوە بوو چەندها ساڵ ئیشم کردبوو لەو بوارەوە بەڵام دوایی سێرم کرد کێشەی عێراق و کێشەی کورد و هەر کێشەی ئینسان بەعام کێشەکە ئەوە نییە تۆ جیایکەیتەوە ئەمە کەیسی ژنە ئەمە مناڵە ئەمە کەم ئەندامە ئەمە بەڵکو کێشەکە زۆر لەوە گەورەترە بە تایبەتی لە عێراق کێشەکە کێشەی فکریە یعنی من چوم سەردانی چەندها شار و شارۆچکەم کرد لە عێراق و لە هەرێمی کوردستان سێرم کرد کێشەکەی ئێمە کێشەی قبول نەکردنی بەرامبەرە لێ بگشتی کەیسا مافی مرۆڤان لە عێراقی ڕوبڕووی گەلک ڕخنەیان دەبێژ بەر پێشەرکاریان کوتێنەکردن لە هەمبەر مرۆڤان دەناوە عراقی دەهنووە کۆمیسیۆن و چاوان راپۆرتێن خوا کۆم دەکەن حتا ونوان کەیسان ینی پەسەند بکەن یان پای بچن کاری ئێمە کارێکی ئاسان نییە ینی بە تایبەتی لە وڵاتی کۆکۆ عێراق کارێکی ئاسان نییە چونکە تۆ پێشێلکاریەکان دەستنیشانەکەی ئێمە ئەزانین ساڵانە راپۆرت هەیە راپۆرتی ڕێکخراوەیی هەیە هی ڕێکخراوەکان راپۆرتی حکوومەت هەیە راپۆرتی حکوومەت دائیمەن عادەتەن جوانکاری ئەکا چونکە خۆی دەسەڵاتە دائیمەن سێرەکەین دەستکەوتەکانی خۆیان هەوڵەیە جوانی کاتەوە مەسەلەن بۆ نمونە بۆ ژنەڵێ ئەوەنە ژن بەشدار بوون ئەوەنە مەسەلەن ئەمەمان کرد ئەوەمان کرد ئەم قانونەمان کرد زیاتر حکوومەت هەوڵی بۆ جوانکاریە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانیش راپۆرتی ساڵانەی خۆیانیان هەیە راپۆرتەکانیان زۆر ئەتوانم بڵێم بەعکسەوەیە زۆر هینە یعنی ڕەشبینە
بۆ لەبەرەوەی منەظەمات خۆمانەزانین کار بۆ منحەکەنیانەوێ وڵاتانی دەرەوە ڕێکخراوە گەورەکان ئینتەرنەشناڵیان منحیان بنێ لەبەرەوەی سێرەکەن شتەکان تۆزی مبالغەیتی هەرێکی گۆر بەژەوەندیە بەتەکیدی نەک بەرژەوەندی خۆ بەڵام بەڵکو تۆزی مبالغەیتیایە مەسەن ئەڵێ نسبەیەکی زۆر ژن توندوتیژی بەرامبەرکرانی تۆزی مبالغەیتە لەبەرەوەی تەخەسوسی ڕێکخراوەکە ئەوەیە ئێمە وەکو کۆمیسیۆنی باڵای مافی مرۆڤ ئێمە دامەزراوەیەکی نیشتیمانین لە نێوانی حکوومەت و لە نێوانی ڕێکخراوەکانین لەبەرەوە راپۆرتەکانی ئێمە راپۆرتێکی واقعیە لەمەشی تایە لەوەشی تایە هەوڵمان ناوە کە هەردووکی تێکەڵ بێ بۆیە لە لایەنە نێودەوڵەتیەکان راپۆرتی ئێمە زیاتر وەکو سەرچاوە ئەعتیمادی لەسەر ئەکەن لەبەرەوەی ئەو ژمارانەی کە تایەتی مەسەن ئەو خۆپشاندانەی کە ڕوویە لە عێراقە بە تایبەتی لە ئۆکتۆبرەوە دەستی پێ کرد ئێمە بووینە سەرچاوە تەنانەت دەستگاکانی ڕاگەیاندنی عالەمی ئەعتیمادی ئەکردە سەر راپۆرتەکانی ئێمە چونکە ئێمە لە هەموو محافەزەیەک لە هەموو پارێزگایەک مەکتەبمان هەیە نووسینگەمان هەیە ئەم نووسینگانە متابعە ئەکەن بەڵێ دکتۆر پرسێکە من هەیە دەربارەی چارنامەیە مافی مرۆڤانە کوژالیە نەتوانێت گرتیڤە بەڵێ زێدەی 100 ساڵ سەرڤە دەرباس بووە باوەڕ دکم نێزیگەیان دەرباس بووە بێجە بنەرینەتە ئەو چارنامە ji بۆ ڕۆژە ئیرۆ کەڵک دێ بتایبەتیژیش بە کووی چاخی ژالی چەند وڵاتên ئۆڕۆپی و ڕۆژاوایی بە هاتبوون ویستاندن ڕۆڵە تو وڵاتێکی vê navçeyê de nebû ji ber ku mafê mirovan egerin behez bikin bi gerek buwarên berfirehtir bixwe digire destûrê Iraqê jî wek çavkanî jê wergirtiye لە بنەریناتە دروستە گوهاتن ژێرە دوێیان نا وەڵە بە تەکیدی ینی من ئەوسە زۆرم پێ خۆشە ئەم پرسیارەت کرد ینی یەکێکە لە عینەکان کە لە هەموو شوێنی باسی یەکەم ینی ئێمە بۆ ئەبێ ئەتیمادی کەینە سەر هەرچەند زۆر گرنگە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان ئەم معاهەدە نێودەوڵەتیانەی کە هەیە تۆ ئەتیمادی لەسەر بکەیت بەڵام ئێمە عێراقین ئێمە جیاوازین ئێمە ئەبێ کار بۆ شتی واقعیتر بکەین بە واقعی عێراقیش بکەین وەکوت من زۆر حەزەکەم بە واقعی ئیش بکری چکە خەون ئەکەیت خەون زۆر پێویستە زۆر زەرۆرە بەڵام تۆ بۆ دەسێنانی خەونەکانت ئەبێ لە واقعە کە هەیە ئیش بکەیت لەبەرەوە من زیاتر لە هەموو ئیشەکانم ئەتیماد دەکەمە سەر دستوری عێراقی ئەڵێ من با نەچوم بۆ دەرەوە چکە ئەو مافانەی کە دراوە جاری زۆرمان ماوە بگەینە ئەو ئاستە ئێمە دستوری عێراقی جێبەجێ نەکراوە کە دستوری عێراقی لەسەر ئەساسی یەکسانی دانراوە لەسەر ئەساسی ئازادی بیرروڕات دانراوە لەگەڵ ئەوەشا ئێمە ڕۆژانە ئەبینین چەندها کەس ئەکوژرێن چەندها کەس ئەبنە قوربانی چەندها کەس دەستگیر دەکرێن لەسەر ئەم بنەمایەنە لەبەرەوە من دائیمەن ئەتیماد دەکەمە سەر دستوری عێراقی کە ئەویش جێبەجێ نەکراوە ناڵێم جێبەجێنە بەڵام زۆربەی مادەکانی جێبەجێ نەکراوە لەبەرەوە من ئەڵێم زۆر نەچینە دوور باجاری ئێمە جێبەجێ بکەین اینجا کار بکەین بۆ شتی باشتر بەڵێ Ez gelek spasiyata dikim ji bo vê derfetê ez gelek hevxweş û bidîtina te û bidîtina bajarê Slêmaniyê gotina dawî jî hilcem te ye سپاس بۆ ئێوە دەستدان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم بە ناسینی ئێوە بەڕاستی تیمێکی زۆر جوانن ئەوانەی لە پێش کامیرەین و ئەوانەی لە پشتی کامیرەش بەڕاستی زۆر سپاسیانەکەم دەستدان خۆش بێ زۆر خۆشحاڵم و هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم و زۆریش بەخێر بێن پێم خۆشە کە بیر لە شارەکانی کەشتان کردگومان دەستدان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم گەرەک سپاس ئەمجی کێفخۆش بوون دیتناتە تەبی و وەخت زوو دەرباست بێ گەلێک جاران ئەمش گوتنان تێر نابن لێ داویە دەشێت بژمە مگەهانە داویە پرۆگرامە خۆیان بێ جارێش باژارێ سلێمانی ببینن دنەوە خێر خۆشێدە و خاترەوە